بەپێی ئەنجامەکانی هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نەخشەی سیاسی وڵات جارێکی دیکە لەسەر بنەمای سێگۆشەی شیعە و سوننە و کورددا ڕێژراوەتەوە. لە کۆی 329 کورسی پەرلەمان لایەنە شیعەکان بە بەدەستێنانی 184 کورسی پشکی شێریان بەرکەوتووە. بە دوای ئەوانیشدا سوننەکان بە 75 کورسی و کورد بە 58 کورسی دێن. پاشماوی کورسیەکانیش بۆ پێکاتەکان و سربەخۆکانە. سەرەڕای زۆرینەی شیعە بەڵام بەوەی مەرجی یاسایی ئامادەبوونی دوو لە سەرسەی پەرلەمانتاران 220 ئەندام بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار هیچ پێکاتەیەک بەتەنها ناتوانێت حکوومەت پێک بهێنێت. ئەمە شوای کردووە دابەشکردنی پۆستە سیادیەکان بە پێی عورفی سیاسی وەک خۆی بمێنێتەوە. سەرۆکۆمار بۆ کورد کە ململانەی لەسرە لە نێوان یەکێتی و پارتی، سەرۆک وەزیران بۆ شیعە و سەرۆکی پەرلەمان بۆ سوننە. پرۆسەی پێکهێنانی حکوومەت ڕوبەڕووی کۆمەڵێک بربەست و داواکاری جیاواز بووەتەوە. لە نێوماڵی شیعە ململانەیە لەسەر دیاریکردنی کەسایەتی سەرۆک وەزیران هەیە لە نێوان چەند بربژێرێک وەک سوودانی و مالیکی و ئاعرەجی. هاوکات سوننەکان سەرەڕای هەبوونی ناکۆکی ناوخۆیی جەخت لە ئاوەدانکردنەوەی ناوچە وێرانبووەکان و بەهێزکردنی ئابووری دەکەنەوە. لەلایەکی دیکەوە کورد بە دوو ئاڕاستەی جیاواز پارتی و یەکێتی دەچنە بەغدا، بەڵام مەرجە سەرەکیەکانیان بۆ بەشداری لە حکوومەتی یەکن کە لە سەر و یەمویانەوە چارەسەری کێشەی موچە و بودجە و دامەزراندنی ئەنجومەنی فیدراڵیە، لەگەڵ چەند خاڵێکی دیکەدا کە لە گفتوگۆ و دانوستانەکانی ڕابردووشدا هەموو کات دووبارە دەبنەوە بێ ئەوەی دەست بۆ جێبەجێکردنیان ببرێت یان فشاری گەورە لەلایەن داواکارانیەوە بکرێت. خاڵێکی ئەستیاری ئەم خولە بریتیە لە دەرچوونی ژمارەیەک لە باڵە سیاسیەکانی گروپە چەکدارەکانی عێراق کە خاوەنی 44 کورسی و بەشێکیان لەلایەن ئەمریکاوە خراونەتە لیستی تیرۆرەوە وەک بزوتنەوەی سادیقون و حقوق. بەشداری کارای ئەم گروپانە لە حکوومەتی نوێدا مەترسی ئەوە دروست دەکات کە عێراق لەسەر ئاستی نێودەوڵەتی گۆشەگیر بکرێت یان حکوومەتەکەی دانپێدانانی نێودەوڵەتی بەدەست نەهێنێت، بە تایبەت کە ئەمریکا وەشداری داوە لە مامەڵەکردن لەگەڵیان. ئەم دۆخە ئاڵۆزەوای کردووە چاوەڕوان بکرێت گفتوگۆکان بۆ پێکهێنانی حکوومەت چەندین مانگ بخایەنێت تاوەکو لایەنەکان دەگەنە سازانێکی یاوبەش کە هەم ڕەزامەندی ناوخۆیی و هەم قبوڵکردنی دەرەکی مسۆگەر بکات.